کۆبوونەوەکەی ئەنجومەنی وەزیران کە بەنە ئاسایی ڕێکیان خست لە ڕاستیە ئامانجی ئەوە نییە کە گفتوگۆ بکەین هەرێمی کوردستان چۆن بکا بۆ خەڵکی کوردستان باشە لەگەڵ بەغدا. ئێمە لە ماوەی ساڵی ڕابردووە داوامان لە حکوومەتی هەرێم کردووە تەوتین بکانەی کردووە، داوامان لێ کردووە داهاتی ناوخۆ ڕادەستکانەی کردووە، کێشەی نەو چارەسەرکانەی کردووە. ئێستا بۆ ساڵی 2025 لە بری ئەوەی بێن ئەو پارانەی کە 11 تریلیۆن زیاترە لە بەغداوە هاتووە، هەر 12 موچەکەی پێ بدەن، موچەی مانگی 12یان دەست بەسەرا گرتووە، دەیانەوێت نەیدەن و بەرپرسیارەتیەکەش بخەنە سەر بەغدا لە کاتێکە هەرێم بۆ تەواوی ساڵەکە خۆی ئەڵێ 960 ملیارم داوە بە موچە، بەغدا زیاتر لە 11 تریلیۆنی بۆ موچە ناردووە. ئەجێندای کۆبوونەوەکە بۆ ئەوەیە بڵێن هەموو فراکسیۆنەکانی کورد لە پەرلەمانی عێراق لەگەڵ هەر سێلایەنەکەی حکوومەتی هەرێم هاوڕابوون بۆ ئەوەی ساڵی 2025 هەرێم لەگەڵ بەغدا مامەڵەیەک بکە، ڕێ بە لیژنەکانی چاودێری داراییەیە، ڕێ بە وردبینی لیستی موچە نەدا، داهات ڕادەست نەکا، بێمنەت بێ لە بەغا. ئێمە بەشدار نابین لەوەها بڕیارێک لەوەها کۆبوونەوەیەک کە بەغدا 11 تریلیۆنی ناردووە بیانێو لە ساڵی 2025 ئەوە نەنێرێت، لە بەرامبەریشە خۆیان داهاتی ناوخۆیان بردووە، نەوتیان فرۆشتووە، دیناریان تەسلیمی دارایی نەکردووە، لیترێکیشیان بە هاوڵاتی نەداوە و هیچ بەدیلێکیش بۆ ئەم جۆرە لە سیاسەتە لە بەرامبەر بەغدا بوونی نییە کە بڵێن خۆمان 12 موچەکە ئەدەین بێمنەتین لە بەغدا. ئێمە بەشدار نابین لە کۆبوونەوەیەکە کە نەتیجەکەی لە ئایندا دەرەکەوێ هەرێم لەگەڵ بەغدا سیاسەتەکەی سیاسەتی ئینکاریکردن و ڕازی نەبوونە بەوەی لە 2024 کردوێتی ئەمە دژی ئەمەین. من پێم وایە کۆبوونەوەیە ئەمان گەڕێنێتەوە بۆ ساڵی 2014 وەگە و کاتەی وتیان هەموو لایەنەکان ڕازی بوون ئابووری سەربەخۆ دروستکەین، لەگەڵ بەغدا مامەڵە نەکەین، نەوت نەدەین، خۆمان بە فرۆشی نەوت زیاترە هێنینەوە بۆ هەرێمی کوردستان، دوایی دەرکەو بۆ ماوەی 11 ساڵ ماڵوێرانیەکیان بەسەر هەرێمی کوردستان هێنا، پاشەکەوتیان داهێنا، پێنەدانی موچەیان داهێنا، لێبڕینی موچەیان داهێنا، دایانێ بگەڕێنەوە بۆ ئەو زەمەنە. ئێمە ئەخیر جار کە لە بەغدا حکوومەتی هەرێممان بینی و کۆبوونەوەمان کردووە 7 دەی 2023 بووە. لە دوای ئەوە لە ماوەی زیاتر لە 14 مانگە حکوومەتی هەرێم هاتووە، ڕۆشتووە، کۆبوونەوەی کردووە، هیچ زانیاریەکی نە بە نوێنەرانی کورد لە بەغدا داوە، نە ئاگامان لێیە، نە پرسمان پێکراوە، بۆی ئامادەنین بەشدار بین لە نەهاتنی 11 تریلیۆنی ساڵی 2025 کە ئەمان ویستیان ئەمەیە و بەشدار نابین لە کۆبوونەوەیەکان نەتیجە خراپەکەی دوایی بخەنەوە ئەستۆی ئێمە بڵێنەی ئێوەش لەوێ نەبوون هەمومان پێکەوە بڕیارماندا، نەخێر ئێمە لەو بڕیارە بەشدار نابین. ئەم کۆبوونەوە بۆ ئەوە نییە ئەمان داهات ڕادەستکەن، بۆ ئەوە نییە موچەی مانگی 12 کە هاتووە دابەشیکەن، کە بەشدار نین لە تەسلیم نەکردنی داهات و کێشە دروستکردن بۆ موچە، چۆن بۆ ساڵی ئایندە ئێمە بەشدارە بین لەوەی ئەوەی لە 2024 هەبووە ئەوەش نەمێنێ. نەوت ڕادەست نەکراوە بە سۆمۆ، بە عێراق نەدراوە، خۆیان فرۆشتویانە، داهاتەکەشی نەدراوە بە دارایی گشتی، بۆیە هەر بەدیلێکیان هەیە بۆ ساڵی 2025 خۆیانە بێ بەرپرسیارەتیەکەی هەڵگرن. ئێمە بەشداری نەکردنمان بۆ بەڕای گشتی بڵین بەشدار نابین لە ئەو نیەتە خراپەی بۆ 2025 هەیە.